لە دوای بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری وەک یەکەم مەڵبەند کۆنفرانسی مەڵبەندی کەرکووک بە بەشداری ژمارەیەک زۆر لە ئەندامان و کادیرانی سنووری کەرکووک و دووز بەڕێوەچوو بەرپرسی نوێی مەڵبەند هەڵبژێردرا. دیارە پاش کۆنگری پێنجی کۆمەڵی دادگەری سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کۆبوونەوەی کرد و پاش ئەو ڕاو پێشنیار و پێشبینیانەی کە خراپ بەردەستی سەرکردایەتی کۆمەڵ سەرکردایەتی کۆمەڵ لێژنێکی تایبەتی ڕاستپات بۆ سەر لەنوێ تەشکیلاتی مەکتەب و مەڵبەندەکان ضمنەن لە ناویانە بۆ کۆنفرانس ئەنجامدانی مەڵبەندەکان ئەوش بەرەنجامی کۆمەڵێ تەرخ و پێشنیار و ئەو تێبین و پرۆژانەی کە لەلایەن ئەندامانی دڵسۆز و بەخەمی کۆمەڵی دادگەریوە خراە ڕوو سەرکردایەتی زۆر بە ئیتیمام و بە تایبەتمەندی لەسەریان دانیشت و بڕیاری لەسەردان یەکێک لە بڕیارەتەکان ئەو بوو کە کۆنفرانسی مەڵبەند ئەنجام بدە ئەم ڕۆکەژۆک و لێژنەی تایبەتی تشکیلی مەڵبەندەکان کاتون لە خزمەتی مەڵبەندی کۆمەڵی دادگەری کە ئێمە سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ بەرپرسی ڕابردوو بۆ بەرپرسی ستافی ڕابردوویان ئەمڕۆ هاتوون سەر لە نوێ کۆنفرانسی مەڵبەندی کەرکووک ئەنجام بدرێت تایبەت بە دیاریکردنی بەرپرسی مەڵبەند. ئەندامانی بەشدار بوو وێڕای دەستخۆشییان لە بەرپرسی پێشووی مەڵبەند هیوایان خواست بەرپرسی نوێی مەڵبەند هەنگاوی جددیتر بنێت بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵ لە سنوورەکە. هاوکات سعید مەجید کە بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنفرانس بووە بەرپرسی نوێی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند پێویستە لە نێوخۆ دەست بە گۆڕانکاری بکەین و بۆ دەرەوەی کۆمەڵیش هەنگاوی ژیرانە بنین لە پێناو میلەتەکەمان. سەرەتا پێم خۆشە سوپاسی مامۆستا ڕێباز بکەم بەرپرسی پێشووی مەڵبەند کە بەرپرسی مەڵبەند بووە بۆ ئەو کارە جوانانەی کە کردووی بۆ حقت دەستباری باشی ئەنجومەنەکان بووە و ئەوەی لە توانایە بووە کردوێتی و بۆ تەمەنایکی ئەەکەم بۆ ئەم بەرپرس هەڵبژاردننی ئەم بەرپرسی مەڵبەندە ئینشاءالله تەعالا بتوانین پێکەوە لەم سنوورە کاری باشتر بکەین و دەستباری یەکتر بین. ئێمە حازربوونی ئێمە ئەمڕۆ بۆ هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەندی نوێ لە تەشکیلەی تازە بە ئومێدی ئەوەی ئینشاءالله بتوانێت تەکمیلە بدا بەو بەرنامە و بەو ڕیسالەی کەوە لە ڕابردووە هەتا ئێرە هێناوێنە ئینشاءالله تەمەنا ئەکەین باشتر و باشتر لە ساڵانی ڕابردوو مەڵبەندی کۆمەڵ لە ڕووی داعوەوە بەرەو باشتر و بەرەو پێشتر بچێت ئینشاء. یەکەم خاڵێکە گرینگە ئێمە بیکەین ڕێخستنەوەی ناو خۆمان ڕێخستنەوەی برایەتیمان تەباییمان دەستبارگرتن بۆ یەکتری و پشت بەخوای پەروەردگار بەستن و هەنگاونان بۆ ئەوەی کە خۆمان چاکەین خۆمان ئیسلاحکەین پاشان بچینە دەرەوەی مەڵبەند بەڕاستی ڕنگدانەوەی ئێمە هەر کاتێ ئێمە خۆمان ڕێکخست خۆمان سازدا بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکەین لە دەری شۆتاوین گۆڕانکاری بکەین. پاش هەڵبژاردننی بەرپرسی ئەو مەڵبەندانەی بڕیاری کۆنفرانسی ناوخۆیان بۆ دراوە بە میکانیزمێکی دیکە تەشکیلاتی نوێی مەڵبەندەکانیش بەڕێوە دەچێت و کارگەر و ئەندامانی مەڵبەندەکان دیاری دەکرێن بە پێی ئەو بڕیار و میکانزمەی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بڕیاری لەسەر دەدات. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.